بەڵە کاکارێز سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێت دیارە دوای ئەوەی کەشناسی هەرێم پێشببینی هاتنی شەپۆلەشی بارانبارینی بەلێزمەی کردکەوە داوا لە هاوڵاتیان کرا نزیک چەم و ڕووبارەکان دەبنەوە خۆشببختانە تاوەکو ئێستا و بارانبارینەی باریوە لە ئیداری سۆران نەبۆتە هۆی ئەوەی کەوا لافاو لە هیچ شوێنێکی ئیدارەی سۆران دروست ببێتن شەوی ڕابردوو بەرگری شارستانی سۆران چەندین ڕێنمایی بۆ هاوڵاتیان بڵاو کردەوە کە ئەم دوو ڕۆژە دەرنەکەون لە ماڵەکانیان نزیک چەم و دۆڵ و ڕووبارەکان نەکەون بەهۆی ئەوەی کە باران ئەبارێ و ڕێژەی بارانبارین زۆرە بێتن چەم و ڕووبارەکان ئاویان زیادە بێتن بەراورد بە ڕۆژانی ڕابردوو بەرگری شارستانی داوا لە هاوڵاتیانەکە کەوا نزیک ڕووبار و چەم و ڕووبارەکان نەکەون هەروەها بەرگری شارستانی ئاماجان بەوە داوا تیمەکانیان لە ئامادە باشیدان وەسەری منهۆڵەکانیان لە ئیدارەی سۆران کردوتەوە بۆ ئەوی لە ئەگەری دروستبوونی لافاو زیانەکانی کەمتر بێتن ئەوان ئاماژیان بەوە داوە 44 تیمیان هەن لە ئێستادا 22 تیمیان لە ئامادە باشیدان لە ئەرکدان بۆ ئەوی لە حاڵەتی بوونی لافاو بەهانای هاوڵاتیانەوە بچن بەڵام خۆشببختانە تاوەکو ئێستا لافاو لە سنووری ئیدارەی سۆران دروست نەبووە بارانبارین بەردەوامی هەیە ناوە بە شەوەی پسڕپسڕی بارانبارین بەردەوامی هەیە و خۆشببختانە تاوەکو ئێستا زەرەر و زیانی نەبووە کاکارێزەمەوێتن ئاماژە بە بارانبارینی 24 کاتژمێر ڕابردوو بدەم کە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی ئیداری سۆران بڵاوی کردوتەوە لەگەڵ باسکردنی ئاماری بارانبارین دیمەنەکانیشتان بۆ گوازمەوە ئێرە گەڵی علیبەگە ئێرە کانیەجنی پێ ئەڵەن ئەو ئاوەیەکەوە لە ئێستا لە شاشە دیارە ئاوێکی سپی و جوانم ئاوە کاتێکم ئاوە زیاد ئەکاوە ئەم کانیاوە ئەژێتەوە ساڵێکی پڕ باران و بڵین ساڵەکە بارانی زۆری هەیە و لە وشکە ساڵی ڕزگاری بووە. بارانباری لە 24 کاتژمێر ڕابردوو لە سۆران 14.5 میلیۆن باریوە لە خەلیفان 14 میلیۆن باریوە لە مێرگەسوور 28 میلیۆن باریوە لە چۆمان 15.1 میلیۆن بارانباریوە لە سیدەکان 12.5 میلیۆن بارانباریوە لە ڕەواندوز 12.5 میلیۆن بارانباریوە بارانبارینی ئەم ساڵە خۆشببختانە زۆر زیاترە لە بارانبارینی پارساڵ ئەم ساڵ تاوەکو ئێستا 805 میلیۆن بارانبارینوە لە سۆران ساڵی ڕابردوو تا ئەم کاتە 242.8 میلیۆن بارانباری بوو کە جیاوازیەکەیان 562.2 میلیمە کە ئەم ساڵ زیاتر باریوە لەسەر دەم قەزاکان بە هەمان شێوەی قەزای ناوەندی سۆران بارانبارین ئەم ساڵ زۆر زیاتر باریوە خۆشببختانە ڕووبارەکان و کانیاوەکان ئاوی زۆریان تێدایە سەرجەم کانیاوەکان ژیاونەتەوە ساڵێکی پڕ باران بووە ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو کە ئەم ڕووباری کە ئێستا من قسەی لە یەکەم لەگەڵی علیبەگ ئاوێکی زۆر کەمی تێدا و بەڵام خۆشببختانە ئێستا ئاوەکەی زۆر زیادی کردووە ئیدارەی سربەخۆی سۆرانیش بە هەمان شێوە ڕاگەنراوێکیان بڵاو کردوتەوە و داوا لە هاوڵاتیانی ئیدارەی سۆرانەکەن لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا کە شەپۆلی بارانبارین بەردەوامی ئەبێ و مەترسی هەیە بۆ سەر هاوڵاتیان کە لافاو دروست بێ داوان کردووەکەوە گەشت نەکەن بۆ دەرەوە و ئەگەر بۆ کاری پێویست نەبێت سەردانی دەرەوە نەکەن بە هەمان شێوە پێشبینیەکانی کەشناسی بۆ 48 کاتژمێری داهاتوو کە کەشناس و بۆ مەلەرزانی هەرێمی کوردستان بڵاوی کردوتەوە ئاماژەیان بۆ داوە بارانبارین ئەمڕۆ بەیانی بە شێوەی پسر بەردەوامی ئەبێتن سەبارەت بە زەرەر و زیانەکان ئاماژەمان پێدا لافاو نەبووتە هۆی زەرەر و زیان بەڵام بەهۆی بارانبارینی زۆر لە چەند شوێنێک شاخ هاتۆتە خوارەوە بە تایبەتی لە دۆڵی باڵەیان ئێوارەی دوێنێ بەشێک لە شاخ هات بۆ خوارەوە هات بۆ سەر ڕێگا کە بەهۆی ڕێگای چەند گوندێکی داخست بووە زیانی بە کارەبای چەند گوندێکیش گەیاند بوو بەیانی ئەمڕۆژ لە ڕێگای سەرمەیدان لە قەزای شەقلاوە بەشێک لە ڕێگا داڕماوە ئەمە شوای کردووە کە گرفتی هاتوچۆ لەوێش دروست ببێتن ڕێگاکانی ئیداری سۆران بەگشتی بە تایبەتی کە بارانبارینی زۆرە بارێتن کە ئێستاش بارانبارینی زۆر باریوە ڕێگاکان مەترسی هاتنە خوارەوەی خۆڵ و خاشاک و بەردیان هەیە لە چیاکان بە حکمەوەی سۆران ناوچەیەکی شاخاویەوە ڕێگاکانی هەمووی بە ناوچە شاخاویەکاندا تێپەڕن ئەمە واکە کە خاکشی ببێتەوە و مەترسی هاتنە خوارەوەی بەرد هەبێت لە ڕێگاکان لە ڕێگای هامڵتۆن لە باڵەکایەتی دوو شوێن ئەم ساڵ مەترسی زۆریان لەسەر ڕێگاکان لە نزیک گوندی خەلکان و هەروەها لە نزیک گوندی بەرزێوە بەهۆی بارانبارینی زۆرە وای کردووە کە بەشێک لە تەنش شەقامەکان دار بمێ و مەترسی هەیە بۆ سەر
ڕێگاکان. بەگشتی بارانبارینی ئەمساڵ بۆتە هۆی ژیانەوەی کانیاوەکان و ڕووبارەکان ئاوێکی زۆریان تێدا بەڵە کاک ئارێزە مەزان یاریەکان بوون لەبارەی بارانبارین.